28 ساڵە هەڵەبجە کیمیاباران کراوە، بەڵام بەشێک لە ساروخ و بۆمبەکانی ئەو ڕووداوە تا ئێستاش ماونەتەوە. هەندێک جار ساروخ و بۆمبەکان لە هەڵەبجە بە نەتەقیوی دەدۆزرێنەوە و دواتریش حکوومەتی هەرێم دایانتەقێنێتەوە. ئەم بۆمبە لە گوندی چرۆسانەی سەر بەم پارێزگایە لە نێو کێڵگەیەکی کشتوکاڵی دۆزرایەوە. لە گوندی چرۆسانە تەنها ئەم بۆمبە لە زەویە کشتوکاڵیەکاندا نییە، بەڵکو وەک جوتیاران و گوندنشینەکان باسی دەکەن بەردەوام بۆمب و پاژماوەی چەکەکانی کیمیاباران دەدۆزرێنەوە. وەڵا زۆر دۆزراونەتەوە بەخوا ئەوەنە زۆر بۆ لە ڕاستیا ئیتر لە ژمارە نهاتوون. ئێسایش وەو کاراوتی هەر ئەوە تاماوە تۆ بەڵامەکیری ئیساکەەوە ژێر ئەو مەرجانە ئیساکە هەر هەمی پڕە لە نەکەر ئەمە گولە هاوانی تایە گولە تۆپی تایە ئیتر بۆ بەژێرەوە بەرەوەڵا زۆر جا لە کاڵی کێڵانە دەرەکەون. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو تا ئێستا دە بۆمب و ناپاڵمی نەتەقی و لە هەڵەبجە دۆزراونەتەوە. یەکێک لە بۆمبەکان هەڵگری مادەی خەردەل بوو. هێزەکانی ئەمریکاش تەقاندیانەوە. ناوی ئەو وڵاتەشیان ئاشکرا نەکرد کە بۆمبەکەی دروست کردبوو. بەرپرسانی حکوومەتیش لە ناوچەکە دەڵێن بۆمبە نەتەقیوەکان مەترسی هەیە. لەگەڵەوەشدا نزیکەی 2 ساڵە بڕیاری کردنەوەی مۆزەخانەیەکی چەک و تەقەمەنی لە هەڵەبجە هەیە، بەڵام مۆزەخانەکەش دروست نەکراوە. نەک ئەوەی کە هەر ئەو ئەسلحان بەکاراتوانی کە بۆ هەڵەبجە ینی بەشێکی زۆری ناوچێت، بەڵکو ئەو شتە زاتیانی کە شەیدەکانیش بەکاریان هێناوە و بەشێک بۆ لە حیاتیان و بۆ ئەمڕۆ دیکۆمنتێکی زۆر کاریگەرن بۆ ئەوەی کە ئێمە بتوانین سەرنجی وڵاتانی دنیا و ناوچەکە بۆ خۆمان ڕاپێشین هیچی ئەرشیف نەکراوە. لە ماوەی مانجی ڕابردوو بەهۆی دەستکاریکردنی مین و تەقەمەنی و پاژماوەکانی جەنگەوە لە سەی سادق و ناحەی سیروان منداڵێک گیانی لەدەستدا و 8 دیکەش بریندار بوون. بە گوێرەی ئامارەکانیش لە سنووری هەڵەبجە 844 کەس بوونەتە قوربانی مین و تەقەمەنیەکان و لەو ژمارەیەش 807 کەسیان گیانیان لەدەستداوە. وری حەمەکەریم NRT گوندی چرۆسانە لە هەڵەبجە.